لەگەڵ گەرمبوونی کەشوهەوای ناوچەکانی ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵاتی تورکیا، کۆچەریەکانی باکووری کوردستان بەرەو دەشتایەکانی دێرسیم بەڕێکەوتون کە باشترین ناوچەی نزیکە لێیانەوە بۆ ئەوەی گەرمای ئەم چەند مانگەی پێتێپەڕ بکەن کە کەشوهەوا و ژینگەیەکی لەباری بۆ ئاژەڵەکانیان تێدایە. بەڵام ئەم گەشتە پێویستی بە بڕینی ڕێگەیەکی سەختە و هەلومەرجی ژیانیشیان لەم ماوەیەدا دژوارتر دەبێت. شارۆچکەی ئۆڤاچکی سەر بە پارێزگای دێرسیمی باکووری کوردستان کە زیاتر ئاژەڵداری تێدا دەکرێت، هەموو ساڵێک لەم وەرزەدا لە شار و شارۆچکەکانی دەوروبەرەوە نزیکەی 50 خێزانی کۆچبەر بە زیاتر لە 20,000 سەر ئاژەڵەوە ڕووی لێ دەکەن. کۆچەریەکانی باکووری کوردستان لە شارۆچکەکانی چەمیش گەزەک، مازگرد، پۆلومور و هۆزاتی سەر بە دێرسیم و شارۆچکەی سیڤارەکی سەر بە ئورفاوە بەرەو دەشتایەکانی ئۆڤاچک بەڕێدەکەون. ئەوان بە هەلومەرجێکی سەخدا دەگەن بە ناوچەکە و بۆ ماوەیەک لەوێ ژیانی ئاژەڵداری خۆیان بەردەوامی پێدەدەن. لە وەرزی بەهاردا کۆچەریەکان دەچنە شاخەکانی مونزور و مەرجان بۆ لەوەڕاندنی ئاژەڵەکانیان تاکو بتوانن لە کاتی باران و کەشوهەوای ساردا خۆراک بدەن بە ئاژەڵەکانیان. ئاژەڵدارە کۆچەریەکان شەوانیش ئێشک دەگرن تاکو ئاژەڵەکانیان لە هێرشی گورگ و چەقەڵ و ئاژەڵە کێویەکانی دیکە بپارێزن. هەر بۆ ئەو مەبەستەش سەگی جۆری هاوشار ڕادەگرن بۆ پاسەوانی کە ئەو جۆرە سەگە گەورە و بەهێزە و تا ئاستێک توانای ڕوبەڕووبوونەوەی هێرشی ئاژەڵە کێویەکانی هەیە. کۆچەریەکان لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا دادەبەزنەوە بۆ ماڵەکانیان و وەرزی زستان و سەرما و سۆڵە لە گوندەکانیان بەسەر دەبن. یەکێک لەو ئاژەڵدارانە کە تەمەنی 55 ساڵە دەڵێت نزیکەی 40 ساڵە سەرقاڵی ئاژەڵداریە و ژیانی دەشتەکی زۆر سەختە. هەروەها ئاماژە بەوە دەکات کە ناچارن بۆ لەوەڕاندنی ئاژەڵەکانیان بە بەردەوامی کۆچ بکەن.